بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوتان لەبێ و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. بەو هیواین کە جەژنی ڕەمەزان ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو گەلی کورد بۆ مسلمانانی جیهان بەگشتی. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی و بە میوانداری خاتونێکی زۆر جوان، ئەکتەرێکی زۆر جوان، خاتو گوڵی ئەمڕۆ لەلامان میوانە ئێوارەی سلێمانیتان پێشکەش ئەکەم. سەرەتا ڕۆمە ناوبەڕێک و ئەگەڕێمە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاو، دووبارە جەژنی ڕەمەزانتان لێ پیرۆز بێ. پێشناوبڕەوە کە ئاماژەم بۆ کرد کە خاتو گوڵی ئەمڕۆ لای ئێمە میوانە. خاتو گوڵی بەخێر بێ. زۆر سپاس دەکەم مشیجانەکەم. پەیامی جەژن چییە وەکو هونەرمەندێک؟ جەژنە پیرۆزاکەم لە هەموو گەلی کورد لە هەر شوێنێکی دنیان. جەژنە پیرۆزاکەم لە دایک و باوکی خۆشەویستم، لە خوشکم، لە مناڵەکانم، لە هەموو هاوڕێکان و هەوادارانی خۆم لە هەر شوێنێک بن. گوڵی خان و بیرم تو جەژنە پیرۆزە و لەکەم جەژنیشی پیرۆز بێ. زۆر سپاس دەکەم جەژنی تۆش پیرۆز بێ. سپاس دەکەم مەمنون. گوڵی خان کەسێ گردنی ئازانەکەی لە جەژنە؟ ئەرە وەڵا. بۆ دڵیانەشانیت؟ ئەرە وەڵا. بۆ چۆن دڵیانەت؟ وڵای تر هەموو کەس لە دنیا بەشی خۆی هەر ناحەزی. بەڵێ بەڵێ ئیتر هەیە. ئەرە وەڵا تا ئەو ڕۆژەیە مرم گردنی ئازانە بێ. دەیقەنا هیوادارم بیرۆکەکە بگۆڕی. بزانین گوڵی خان هەمیشە باز لەواکەن کە جیاوازی جەژنی ئەوسا خۆش بوو و قەیسێکی تامی خۆشتر بوو و نازام ئیتر جلەکان جوانتر بوون و جیاوازی جەژن هەیە لە لای تۆ؟ بەنسبەتی خواردنەوە دەستیاوەکە حسێبە. دەستا و خۆش دێ ئیتر خواردنەکەش خۆش دەرەچێ. من زۆر جارڵم دایکم نازام زۆر بە سادەی ئەو شتە دروستەکە کەچی زۆر زۆریش خۆش دەرەچێ. وڵی ئێمە زۆر بە دەوریایین و بەجێی نایڵ و نیهمالی ناکەین وەر لە مەطبەخەین کەچی دوای ئەو نەخۆش دەرناچێ نازانم بۆ. بەس ئەمە لە ڕووی خواردنەوە. بەڵام لە ڕووی ئەوە کە بڵی جەژنی جاران لەگەڵ ئێستا فەرقی هەیە، هەر یەک بە پێی بۆ چوونی خۆی. بەلای منەوە نازانم من زۆر فەرقە نابینم لەوەتەی لە بیرمە من جەژنان هەروە بووم. هەر یەکەم ڕۆژ نەچوومەتە دەرەوە ئیستیقبالی میوانم کردووە. دووەم ڕۆژ ڕۆشتومەتە دەرەوە گەڕاوم ئەوانەی کە لەسەر ڕێگام بووە و مەبەستم بووە چوون بەسرم کردوونەتەوە و چوومەتە لایە. ئەم جەژنە بەتەمای یەکەم کەس بچی بۆ لایکە؟ یەکەم کەس ئەچوم بۆ سەرگۆڕی ئەفسەرەکەم. خوا لێ خۆش بێ ئینشاڵڵا. زۆر سپاس دەکەم. دواتر خوشکەکەم هاتوۆتەوە لە ئەوروپا لە ماڵی باوکیشمە بێ. ئەرە وەڵا لە ماڵی باوکیشمە بێ یەکسەر ئەچوومە لای ئەوان. لێخوا لێکتان نەکە ئینشاڵڵا جەژنی خێر و خۆشی بێ ئینشاڵڵا. گوڵی خان با بینە سەر بابەتە سەرەکیەکەی خۆمان. ئەو دیارە تۆ بە ماوەیەکی کەم هاتوویتە ناو بواری نواندنەوە. چۆن بوو ئاوات چوویتە ناو دڵی خەڵکەوە بە ماوەیەکی زۆر کەم؟ کەم نییە لە 2011 من لە کاری هونەریەم. بەڵام ئێستا سۆشیال میدیا ینی وای لێ کردووی کە شتەکان زۆر بەربڵاو بێ. ئەگەر نا من لە 2011ەوە خەریکی کاری هونەریم و بە زۆرتر لە
فیلمی سینەماییە بەشداریم کردووە. ئەگەر باسی فیلم تازەترین کارت درامای گورگەکان ئەزان بەڵام وەکو کاری سینەمایی چ کارێکە هیچ لە دوای فیلمی دواچارەنووس کاری فیلمی سینەماییم نەکردووە بەس وەکوتم پێشتر من لە شۆرت فیلمەوە دەستم پێ کرد دواتر لە 2014ەوە وردە هاتمە ناو دراماوە کە لە ڕێگەی درامایی چیرۆکەکانی ژیان بوو کە باس لە دۆسیەکانی ناو دادگا ئەکرد ئەو کاتە زۆر کارێکی زۆر جوان بوو زۆر باش بوو یەکێک بوو لەو بابەتانی کە لە لای من زۆرترین و باشترین دەنگدانەوەی هەبوو لە ڕووی ئامۆژگاریەوە بۆ کۆمەلگا چکە ئەمە بیرمان نەچێ هونەر یەکێکە لەو هۆکارە گرنگانەی کە ئەبێ باس لە ئامۆژگاری بکە هەچ کارێک کە باسی لە ئامۆژگاری کرد زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە و خەڵک بەلایەوە جوان هەموو کارێک پەیامێکی خۆی هەیە بەڵام پەیامی پەروەردەیی لە هەمووی زیاتر قبوڵەکرێ لە ناو خێزانەکانە گۆڵی خامزانین باسی ئەو کورت فیلمی درێژت کرد ئەو ناوی چی بوو تۆ چ ڕۆڵێک دەبینیتیایە؟ ئەمە فیلمی دواچارەنووس بوو کورتە فیلمێک بوو باسی لەو ژنانە کرد کە لە سەردەمی داعش کە داعشەکان بردبیان و دواتر بازرگانیان پێوە کردن لەناو خۆیانە ئافرەتانی ئێزیدی بەڵێ ئەیتر من یەکێک بووم لەو کچانەی کە کچی ماڵی باوکم بووم و مابوومەوە بەڵام شوم نەکرد بوو طموحێکی زۆرترم هەبوو بەڵام ئەوان بردیان و لەو هەموو وەز و ژیانەوە کردیان بە زیندانی و فرۆشتن بۆ دەستی ئەو شتانە بوو تا چەند ئێستا خۆت ئافرەتیت زیاتر لە ئافرەتی ئەگەی تا چەند ویستوتە دەرد و ناخۆشیەکانی ئافرەتان لە ڕێی هونەرەکەتەوە بگەێنی لەوانە ئێستا ئەو فیلمەی کە ئاماژەت پێکرد یەکێک بێ لە شتە ناخۆشەکانی کە بەسەر ئافرەتی کووردا هاتووە بەداخەوە هیوادارین قەت دووبارە نەبێتەوە تا چەند توانیتە ئەو پەیامێکی ئافرەتانە بێکە ناخۆشیەکانی ئافرەت بگەێنی بتوانیت چارەسەرێکی بە بدۆزیتەوە؟ من هەمیشە لە هەموو کارەکانمە و لە ژیانی ڕۆژانەشمە حەزەکەم سمبولێک بم بۆ ژنانی تر چونکە هەمیشە ئەڵێم ژن بە مۆرکینەتەوەی خۆیەوە جوانە نابێ ژن بەهای خۆی لەدەست بە ژنە بێ هەر ژن بێت هەمیشە لە کارەکانمە وان پێخۆش بۆ کە بە تەواوەتی ڕۆڵی ژن ببینم هەمیشە حەزم کردووە ئامۆژگاریەکانم بۆ ژنان بێ هیچ کاتێک لەگەڵ ئەوانیم کە ژن لە ئەندازەی خۆی تێپەڕێ بچێتە قاڵبی یەکسانی لەگەڵ پیاوە چونکە ئێمە بمانەوە نەمانەوە ژن و پیا و جیاوازە من لە ڕووی بوونیەتەوە ئەڵێم بۆیە ئەبێ ژنێتی خۆشمان بپارێزین هەرگیز حەز ناکەم ئێمە لە هەموو شتێکا یەکسان بین لەگەڵ پیاوە بۆچی؟ لەبەر ئەوەی تۆ لە ڕووی ئەوە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ ئافرەتیان ئافرەت تۆ لە ڕووی ئونوسێتەوە لە ڕووی جوانیەوە زۆر ڕاستە ئەومە بەستەم هەیە لە ڕووی سیما و بوونیەتەوە ئەبێ ژنێتی خۆی هەر پێوە بێ من هیچ کاتێک لەگەڵ ئەوەیان نیم من هەستم خۆم کەم دەوری پیاو ببینم و قەتڵ بکەم و مادی تلیاک و دزی و ئەو شتە ئەوە لە ژنانێ چونکە ژن کە عینێکی زۆر میهرەبانە و زۆر رازدارە ئەبێ هەمیشە ژنێتی خۆی بپارێزێ لە هەموو شتێکا یەکسان بی وەکو دروستکردنی خێزان وەکو کار و کەسابەت قەیناکە بەڵام ئونوسێتی خۆت بە هەر پێتەوە بمێنە جوانە بۆیە من لە زۆربەی کارەکانمە هەر پێم خۆشە دەنگدانەوەی من هەر بە سیمای ژنەوە بێت گوڵی خان بە حکمی ئەوەی چەند کارێکی سینەمایت کردووە کورتە فیلمت کردووە درامات کردووە ڕێکلامت کردووە ڕۆڵ بینین لەگەڵ کیا سەختە بە حکمی ئەو کارانە کۆمەڵی هونەرمەندی باشت ناسیوە کۆمەڵی هونەرمەندی تازە ناسیوە ڕۆڵ بینین لەگەڵ کامیانە زۆر سەخت بۆ تۆ و بۆچی؟ وەکو شەخص بە تەنها حەز ناکەم ناوی کەس بڵێم بەڵام هەمیشە حەز ناکەم لەگەڵ کەسێکا ڕۆڵ ببینم کە جرپن بێ ها بە کوردی خۆماڵێت جرپن بە پەلەپەل و ئەو شتانە دەیمە حەزەکەم لەگەڵ و کارەکتەرانەیە ڕۆڵ ببینم کە هادی و لەسەر خۆم چکەم بۆ خۆم تراژیدیم لەبەرەوە حەزم لە ڕۆڵی تراژیدی هەیە حەز ناکەم
زۆر پەلە پرۆزیە و جرپنی و هار و هاجی و ئەو شتانە بێ لەبەرەوە حەزەکەم لەگەڵ ئەو کەسانە ڕۆڵ ببینم کە وەکوتم تراژیدین و قیمەیەکی بەرزیان هەیە چکە دایمە ڕۆڵی من ڕۆڵی دایکە بە حکمی تەمەنەکەم ڕۆڵە ئیتر لەوە بەڵێ ڕۆڵە ناتوانێ هەموو کەسێک بەڵێ جا لەبەر ئەوە ئەبێ هادئ بم ژنێکی لەسەر خۆ بم بۆیە ناتوانم وەکو بڵم کەسێکی محەددت پێ بڵم باش هەمیشە ئێمە خۆمان کە دەسێنە کارێک ئەم پرسیارە لە زۆربەی میوانەکانم ئەەکەم بەڵێ سەرسام بین بە کەسایەتی یەکێک بە ئیشی یەکێک بە خولیای یەکێک بۆی ئێمەش حەزەکەین تەقلیدی بکەینەوە بەڵێ تۆ سەرسام بووی بە ڕۆڵبینینی کێ حەزت کردووە یاخۆت حەزت کردووە ڕۆڵی چ کەسێک بۆ نمونە درامایە کراوە و دەخوازگە من ئەو دەورەم ببینە یا من ئەو گۆرانیم بووتە یا من ئەو ئیشەم کردە تۆ چ شتێکە بۆ کە حەزت کرد بێت تۆ بیت وەکو کەسێکی محەدد کە بڵێم ئەو دەورە بۆ من بواە ئەو کارکتەرە من بگەڕایە کەسێکی وا لە خەیاڵمان نییە چکە منیش بۆ خۆم لەوە دەرچووم کە بڵێم حەزەکەم تازە دروست ببم و ئەمێ بگەمە بە ئاستی ئەو کەسە من بۆ خۆم ئێستا دروست بووم ئەکتەرێکی باشم بەڵام زۆر سەرسامم بە خاتوو ژیان ئیبراهیم لەبەرەوەی ژنێک هەموو سیمایەکی مێرهەبانی پێوە دیارە و بۆ دایک زۆر زۆر جوانە بۆ کچ لەوری کچی بینیوە هەر زۆر زۆر جوان بووە ینی بەڕاستی من سەرسامم بەو ئافرەتە و لێرە ڕێز و سڵاو خۆشەویستیشم هەیە بۆی زۆرم خۆشەوێ هەمیشە حەزم کردووە بتوانم پانتاییەک بۆ خۆم دابین بکەم کە منیش دایکێکی ئاوها میهرەبان بم زۆر ڕاستە ئیوەی تەمەندرێژی بۆ خوازیان هیوادارم ئەگەر بتوانێت ڕۆژە بێ میوانی بەرنامەکەم چونکە شەرەفێکی گەورەیە چاوپێکەوتن لەگەڵ خاتوو ژیانە هەر لەگەڵ بنەماڵەکەیان بە ئام هەمویان بنەماڵێکی هوەری نیوەی تەمەندرێژی و سەرکەوتنیان بۆ خوازم بەبوونی 8 مارسەوە خەڵاتی باشترین ئەکتەرت وەرگرتووە باسێکی و خەڵاتەمان بۆ بکەیت لە هۆکاری وەرگرتنی ئەو خەڵاتە چی بوو لە چ ڕۆڵێکا بووە ئەو خەڵاتە حەزەکەم لەبەر تام و چێژی بەرنامەکەش تۆزێ قسەی خۆشی تیاابێ لەبەر جەژن بەڵێ ئەو خەڵاتە نمایشمان کرد لە فیلمێکمان نمایش کرد لە ئەمنە سوورەکە دوای کە هاتیینە دەرەوە ئێمە ئەکتەرەکانە وەستین و خەڵک پیرۆزباییمان لێکە کەسێک پێیوتم وتی خاتون ژمارەکەتم بەرێ ئەمێ دوای قسە لەگەڵکەم ڕاستیاوام زانی خەڵکەیە حەزەکە قسە و لەگەڵ کە بەڵێ بەڵێ وتم تۆ ژمارەکەتم بەرێ من پەیوەندی و پێواکەم چکە من قەت لە مووقیفا کەس تەریق ناکەمەوە یەکسەر بڵێم من ژمارە نایمە تۆ ژمارەکەتم بەرێ من دوای پەیوەندی پێوەکەم ئێبیل ژمارەکە یامێ و لە مۆبایلەکەمە نەمێت جەڕەسەکەی بۆ بڕوا دام خستەوە و لام برد دواتر کە هاتمەوە باسم کرد لە ماڵەوە یەک دوو ڕەفیقم لەلام بوون باسییان کردیان ئەوە چی بوو وتم کەسێک بوو تی ژمارەکەتم بەرێ و منیش ژمارەکەی و بەس بۆی ناکەمەوە دواتر وتیان کێڵە شتێکی باش نییە بۆ بۆی ناکەیتەوە وتم ئاوتیان ئەی خۆ ئێستا مۆبایل ئەتوانی بلۆکی کەیت تۆ وتم باشە با یەکسەر بووی نەکەم و بانەڵێ ئەوە زۆر بە حەزرەتەوە بۆ ئەویش دوای دوو ڕۆژ بۆم کرد کە بۆم کرد وتم منەو کەسم گەوتی تۆ گوڵی خانی وتم بەڵێ تی جاکچی باش دوای سێ ڕۆژ جوابمانەیتەوە وتم فەرم و چی بووە وتی وەڵا ئێمە ڕێکخراوێک بوون تێمە ساڵانە خەڵاتین بە ژنان هەر ژنێک و لە بوارێکە کە ئێمە سەیری ئەو فیلمەمان کرد تۆمان هەڵبژارد کە خەڵاتەکە ئەم ساڵوی بەخشین بە تۆ لە بواری هونەریا وەکو ئەکتەرێکی باشی ژن کورتە فیلمی دوچارە نووس بوو چکە دەورێکی زۆر جوانم هەبوو کاتی ئەو بێ و شەڕایی کە بەژن ئەکرێ لەسەر دەستی داعش داخەوەی شەڵا دووبارە نابێتەوە بەڵام ئەوی تۆی شەڵار دووبارە بێتەوە خەڵاتی باشتر وەرەگری ئینشاڵڵا خات و گوڵی لەگەڵ سوشیال مێدیا چۆنی پەیجە دێ ئەکاونتە هەیە جوابی کۆمنتیتەوە وەڵاهی ئەرەوڵا جوابێمەوە بەس ئەگەر ناخۆش بێ کۆمنتەکە یەکەم جار منیش کە وەڵامی ئێمە هەم تۆزێک ڕقی پێوە دیارە و هەمیش ئامۆژگاریەکی تایە یعنی سە بڵین بۆ نمونە کەسێکەیە پێتەڵێ
تۆ بەو تەمەنەوە کاری هونەرەکە ئێڵم بۆ تەمەنی من چیەتی عیتەوەی کە تەمەنی زۆر بوو ئیتر تەواو دەرگا لەسەر خۆی داخەبڕێتە ژوورەوە زۆر جار ئەوە ئەڵێن بەداخەوە بەس پرسیارەکە ئەگەر وەڵامەکەت بیر نەچێتەوە ببوورە بەس لای ئێمە ئەوە هەیە کە چیتە تەمەنەوە ینی هەموو شتێک عیبەیە بۆ نمونە ئەگەر سێری زنجیرە دراما میسرەکان بکەیت ئەوانی کە بە تەمەنن دەوری سەرەکی زیاتر وەرئەگرن بەڵام بەداخەوە بۆچی ئەمبیرکردنەوەی بۆچی ئەگەڕێنیتەوە ئاوا ینی لای ئێمە هەر پێشتەوە دیار نیە تەمەن ئەیتر نازانم ئەمە لە وڵاتی ئێمەیە کە تۆ بڵین هەر کە بووی بەدایک و تۆزێ گەورە بووی ئیترەڵەن تەواو تۆتر ئەبێ واز لە هەموو شتێکی دنیا بێت وەر ماڵ و مناڵەکە بەڵام ژیان هەر ئەوەی نییە ئێستا ڕاستە خۆم مناڵم گەورە کردووە و پێم گەیانون بەڵام خۆشمە بێت لە ژیانی خۆما بوارێک کە بێت کە من هەڵی بژێرم و کاری تیا بکەم و هەتاکو ئەو ماوەی کە لە ژیان تا هەی تۆ لەو بوارەیە بڕۆیت منیش بواری هونەری مەڵبژار دۆ شتێکی خراپ نییە بواری هونەریش یەکێکەوە لەو کارە گرنگانەی کۆمەلگا پێشکەوتنی وڵات یەکەمین شت ئەوەیە کە وڵاتەکە دوای جوانی سیمای شارەکە کاری هونەرە زۆر ڕاستە چەند ساڵگلەی ئەوە ئەکرال هونەرمەندی ئافرەتمان کەمە کە هونەرمەندی ئافرەتیش هات بەداخەوە ئەم هەموو قسە زۆرە بەڵام ئێمە نابێ بە دوای قسەی ئەم ئەوکەوین چونکە چەندێک قسەی خراپ هەبێ ڕەنگە دوو ئەوەندە و سێ ئەوەندە باشیش هەبێ من هەمیشە لە ڕۆڵەکانمە گرنگیم بەوەیەوە کە مۆرکیشنێتی خۆم بپارێزم وەکو دایکێک ئیتر پێویست ناکە خەڵک چۆن لێکیاتەوە چۆن ئەڵێ کەیفی خۆیەتی بەلامەوە گرنگ نییە بێمە سەر ئەوەی کە بڵێم وەڵامی کۆمنتێمەوە بەڵێ وەکو ئامۆژگاری کەسەکە قسەی بۆکەم ئەگەر زانیم مستەواکەی باش بوو لەگەڵی ئەڕۆم هەتا داوای لێبورد نەکات و ئیتر ئەو کاتە منیش بۆ من خۆشترە باشە ئینستاگرامم هەبوو ئینستاگرامی ژنێک کە بە شێوازێکی جوان فۆلۆوەرەکانی زیاد بێ کەم نییە بەڵام بەداخەوە من گەشتە نزیکەی 31کەی بۆیان سووتانم بەداخەوە بۆ زۆر زۆر بووە نازانم بە شەرتێک وەک وتم بە شێوازی جوان من ئینستایەکی جوانم هەبوو نەخێر هەر بەهۆی کاری هونەری و ڕسمی فۆتۆگرافی خۆم و چاپێکەوت شتەکانم دانابوو ئەو هەموو فۆلۆوەرم هەبوو سووتان نەشم زانی کێ سووتانی بەڵام هەر کەس سووتانی ئەوە ژێکێک بێلەوانی کە قەرزارم بێ وڵاواقی خۆیت قەرزارم بێ دروستم کردوێتەوە بەڵام لەڕاستیە زۆر تااقەتم نەماوە ئەو گرنگی پێ بەم وەکو ئەوەی یەکەم جار بەڵام گرنگیم بە سناپچات سناپچات ئێستا تازەترینە بەڵێ من هەر لەو کاتە شێو دامناوە هەرو سناپەشم هەیە چکە ڕۆژانە خۆشە ئەوانی کە هەواداری تۆن ئاگیان لێت بێ و من ئەوەشی کە سناپی منی لا بێ ئەزانێت چیم لەبەرایە چیە خۆم لەگەڵ کیام ئەمڕۆ بۆ کێڕۆشتانی گوڵی خان نانە بینی لەگە خواردن ناچوانە با من بینی مەدایمە لە داوەتی توڵی دەستی خۆش بە فڵان کەس نازام ڕاستەکەی لەگە خواردن بەس مەبەستم لە دانانیەتی داینانێم زۆر لە سناپاکەم جسم و باڵایەکی ڕێکت هەیە سپاس دەکەم ئەم خواردنانە چێ دایانیت ئەخی خۆ قەیچێک کاتۆ خواردن داگە بەس خۆ کەم خۆ زۆر حەزم لێ بەڕاستی خواردنی خۆش بۆم بەقی هەموو دنیا حەزم لە کەلانەیە بەکەری کوردی و زۆر خۆشە بەڵام بڕوە بکە ناتوانم ڕەنگە خۆشم بۆ ناگیرێ شتێکی لێ خۆم بەس پارچێکی بچووک هەرەوە حەزەکەم بڕوە ئەگەرنا زۆر ئاگام لە خۆمە خواردن زۆر کەمە خۆم دا چەند گرنگی بە وەرزش و بە لە شولارتێت بە حکومەوەی ینی هونەرمەند لە ڕاستیا وەکو وەرزش زۆر کەم وەرزشەکەم چکە نازام زۆر زوو هیلاکە بم کە وەرزشەکەم زۆر زوو هیلاکە بم عادەتەن وایە تۆ لەگەڵ کە هیلاک من تاقەت مەچێ بەس زیاتر ئەوەیە کە خواردن کەمە خۆم و هەویر و شیرینی کەم ئەخۆم برنج بە بەردەوام بە پڵاو لێی ئەنێم کە لێشێنێم بەشەکەی خۆم هیچیش ڕووی ناکەم بەسەرەوەتە هەر زەردیەکەم ئەویش چەندێک 5 کەوچێک 6 کەوچێک ئیتر لەبەرەوە چکا زۆر گرنگە تۆ کە چوویتە سەر شاشە ئەبێ خۆت پێرفێکت بی لە هەموو شتێکدا وەکو جوانی ڕەوشت قسەکردن زیرەکی عاقڵی میهرەبانی ئەو کات بە خەڵک بڵێ تۆش وابە زۆر ڕاستە نوێترین کارت نوێترین کارە نا
ئەمە ماوەی لەمە پێشکەیسە لە مانگی ڕەمەزانە لە یەکێک لە کەناڵەکاندا بازێ زنجیرە درامایە کە بنای گورگەکان پەیامی تۆ لەو زنجیرە درامایە چییە وەکو دایکێک ویست پەیامی تۆ چی بێت چی بگەێنیت درامانی کێ و ئەگە باسێکی بەڵێ درامای گورگەکان درامایەکی ئاکشن بوو کارێکی زۆر جوان بوو من زۆر بەشە نازیەوە باسی لەوە ئەەکەم لە نووسین و دەرهێنانی میهران شیری بوو من زۆر سپاسی یەکەم کە منی هەڵبژارد بۆ کارەکتەری لەیلا کە کردیا ژنی گەورە مافیای ناو دراماکە قادر بوو واتە مامۆستا یونس سوپاسی مامۆستا یونس دەکەم کە ئەو کارێکەکە یەکسەر لە مقابلەکەم چییە کە کاری لەگەڵاکەم کەوتی بیان گوڵیە وتی زۆر بە خۆشحاڵی وتبی وەریەکەمی و مامۆستا زۆر زۆر دەوری جوانەوە هونەرمەندێکی کۆنیشانی من لە ڕاستیا پێشتر نمبینی بوو لە نزیکۆ نەمناسی بوو بەس لە ڕێگای کارەکانی و ئەم ناسی لە تەلەڤیزیۆنەوەتە بەس بۆ من زۆر خۆش بوو کە وتیان یەکسەر وتوێتی لەگەڵ ئەوە کارەکەم پێش من یەکێکی کە بووە مامۆستا یونس ڕەتی کرد بووە وتی بە دیلەکەی توبیان گوڵیماندانا وتی با گوڵی بێت لەگەڵەوە ئەیکەم بۆ من هەڵبەتە ئەوە زۆرە شتێکی کەم نییە سوپاسی یەکەم سوپاسی خاڵە بەکرەکەم کە منی هەڵبژارد وتی ڕۆڵی لەیلا جوانە بۆ تۆ میهرانیش کە چوومە لای وتی گوڵی وتم بەڵێ وتی لە هەرچی کارێکەکە کردوتە بەدڵم نەبووە وتم یعنی هیچی وتی هیچی وتم سەیریشی کردەوە وتی سەیری هەمووشی بووە مەی بۆ هەڵەبژاردم وتی بەس تۆ خۆت تیایە هونەرت تایە بەڵام هەستەکەم گرنگجیەکی وا پێ نەدراوە منەمەوێت لە مەیاد شتی تازەم بۆ بکەی بە شانسی شوێ نەبوو لە ئەماژە بۆ گەکە بەداخەوە سەرەکەت کۆچی دوای کرد و نەکانت تەواو نەکردووە بەداخەوە ئەرەوەڵام من زۆربەی گرتەکانم تەواو نەکرد لەبەرەوەی ئێمە لە تەسویری درامەکە و هاوسەرەکەم کۆچی دوای کرد و دواتریش لە دوای 4 مانگ و 10 ڕۆژ من ینی تر هاتمە دەرەوە لەو بیئی ماڵەوە وەکو چۆن بە ئاینی پیرۆزی ئیسلامەڵە عیددەی شەرعی ژن ئەبێ 4 مانگ و 10 ڕۆژ بۆ هاوسەرەکەی تعزیە بگرێ و من ئەو تعزیەش مەبەست لەوەیە کە تۆ خۆت جوان نەکەیت و نەچیتە دەرەوە تێکەڵاوی کەس نەبیت و لە هیچ بوونە و بەرنامێک و هیچ شتێکە بەشداری نەکەیت ئەگەر ناوەکو دەوام و سەردانیکردنی مناڵەکانم ئەوە هیچ درەخیم نەکردووە بەڵێ چکا من کچم شووی کردووە بۆیە سەردانیم کردو و ماڵی باوکم هەیە و خوشکم هەیە و ئەوە بەڵێ بەڵام و کوشتی تر هەموو شتێکی ژیانی خۆمم ڕاگرت تا ئەو ماوەیە ئیتر دراماکە ئەوەی لە لای من زۆر گرنگەوەیە کە زۆر جوان چۆن ئەو خەڵکەوە کارێکی نوێ بوو ئیشێکی زۆر جوان بۆ خەڵکیش کاردانەوەی زۆر زۆر باش بوو بۆی ژنی ئێمە زۆر لەو بابەتانەمان هەیە کە هیچ گوێ نایەتێ مێردەکەی چی ئەکا و چی ناکا و هەر ئەوەیە ماڵ و حاڵی هەبێ و بەڵێ بەڵێ ئیتر ناڵێت و ئەموو لەکوێ بوو من بڵین قادر لە دەورەکەیە گەورە مافیایەک بوو پارۆشتەکە هیچی حەڵاڵ نەبوو بەڵام من قەت لێم ناپرسی ئەوەریوە ڕۆم و هاتەوە و منیش احتیاجی بوو ئەخە ژنیشمان لەو جۆرە زۆر هەیە بەڵێ هەر ناپرسێتەوە مە چیە و چی نییە ئیتر هەمیشە مێردەکەی چیش ئەڵێ ئەو ئەڵێ وایە تەواوە دەورەکەی من ئەوە بوو جا ئەگەر ئەوکان گرتەکانی کەم تەواو کردە جوانترە بوو زۆرتریشە بوو بەڵام توانیشم لەو مەسافەیە پەیامی دایکێکی میهرەبان و ژنێکی سادەی ناوماڵ بخەمەڕۆ پرسیارێکم هەیە لەسەر ئەو درامایە بەڵام پێش ئەوە ئەگەر تۆ بۆ نەکای گونس نەبووە کەسێکی تر بووە بۆ نمونە ئامادەنی ڕۆڵ لەگەڵ کیا ببینی ئەزانم ئەو قورسا بێڵێ قەی ناکەمەیڵێ بەخۆی عقوبەشی لەسەرە ئەوە جەژنەوتێ بە نوکتێ شتێ بەڵام حەزەکەی ڕۆڵ لەگەڵ کیا ببینی هەستە کرد ڕۆڵ لەگەڵ کیا ببینیت هەموو ئەو کەسانی کە بەرکەوتەم هەبووە لەگەڵیانە بێگوێن هەمویان باش بوون هەر کەسە و بەپێی ڕۆڵەکەی خۆی باش بووە بەڵام بەجددی لەگەڵ مامۆستا یونسا ئەو زۆر زۆر جوان بوو بەڵام ئەگەر ئێستا لێرە ئاماژەی پێ بکەم بەڵام ڕۆڵ لەگەڵ کیا ببینم وەکو هاوسەر هەر کەسێک بێ لەم کەسانی کە ئێستا لە بواری هونەریە نوخبن بەلای منەوە ئاساییە و باشە
بەڵام بەرکەوتەم لەگەڵ میران شێرزاد کە لە بەڵێ بەڵام لە دووسێ کارە بەرکەوتەم هەبوو لەگەڵ یا ماندوم ناکە حیوار بە جوانی هەردووکمان ئەیلین و ئەکتینیشی زۆر باشە گەنجێکی زۆر بەتوانایە زۆر باشە. خاتوژینۆ سەرتیب کە یەکێکە لە هونەرمەندە تازەکان بەڵام ئیشێکی زۆر باشی کردووەکە لە درامای گورگەکان بە کارکتەری لیزان ئاسراوە. ئەڵە چی هەیە بۆ من؟ بەزانەوە ئێوە شتێکتان هەیە لەو بیناوە ئەویش تۆی تاکرده بوو نووسی بووی زۆر سوپاس گوڵی خان کە منی بۆ ئەو بەرهەما هەڵبژاردووە گەر غەڵەت نەبم. ڕاستە کە چوومە ناو درامای گورگەکان هێشتا کارکتەری لیزا دیاری نەکرابوو. میهران وتی ئەرێ کچێکم ئەوەیە کچێکی ڕەشیقی ئەوە تۆزێ نمووی هەبێ و باڵای هەبێ و شتانە. منی ژینۆ هات بە خەیاڵما وتم من کچێکی ڕفیقم هەیە طبعا ژینۆم چۆن ناسی ژینۆ پێم وابێ لە ئەکاونتەوە یەکتریمان ناسی ئەوە کاتەوە بزانام تەلەبە بوو لە کفری من لە کفری لەوێ پێشکەشکاری مەراسیمێک بوو بزەم خەڵاتێکی وەرگرت ئەو لەوێ ئەگەر خەڵەت نەبم لە سناپەکەیە بینیم ئەوە کاری تری بوو بەس پەیوەندی پێوە کردم وتی تۆ هاتوویتە ئەوێ و لە ڕووم نەهاتووە بێم بۆ لاو وتم ئێمە یەکمان ناسیەوە بێ و یەکتری ببینین من و ژینۆ ئێستا من هاتوومە تەوێ لە ڕوو نایە بێ بۆلام وتی لە ڕووم نەهاتووە بێم بۆ لات وتم ئەوە بەیانی هەیە فرسەتێکیکەیە وەرە پێم وابێ بەیانیش نەهات وەزم بووی نەکرا شتێکی وا بوو ئیتر هەر ڕەفاقەتەکەمان هەر بە پەیوەندی و بوو لە ڕێگای ئەکاونتەکانەوە بوو ئەتا دواتر لە سەرابە بەشداریمان کردبوو هەردووکمان بەس یەکتریمان نەبینی بوو وتی ئەوە من بووم لە سەرابە دواتر ئەم ئیتیساڵەتمان هەر هەبووە دایمە من ئیتیساڵەتم لەگەڵ کچا بەقووەتە بەس داوای لێبوردنەکەم لەگەڵ کوڕانە بەڕاستیەکەی زۆروفی ئێمە ناتوانین لەگەڵ کوڕا برادراتی دروستکەی بەس لەگەڵ کچا ئامادەم ڕەفاقەت دروستکەم بەس بۆ من ئێستا هاوڕێی کوڕمەیە زۆر نەخۆ منیش هاوڕێم هەیە بەس حەز ناکەم ئیتیساڵاتمان هەبێ و ڕەفاقەت و مەسج و تەلەفۆنات و چوونە دەرەوەنا بەڵام بەپێی بیرکردنەوە و عینی بەڵێ بەپێی ئەو بیئیتیایەتی بەپێی ئەو من هەمیشە لە کاتی ئیشە يعني وا تەسەڕوفەکەم کە ئێمە چەندین ساڵە هاوڕێی لەگەڵ کوڕەکانە یاوەکو خوشک و برایەک یاوەکو دایک و کوڕێک بەڵام کە کارەکە تەواو بوو حەز ناکەم ئیتر دواتر پەیوەندی تەلەفۆن و مەسج و ئەو شتانە حەزم پێی نییە بەس لەگەڵ کچاوانیم ژینۆ زۆر دەمێک بۆ ڕەفیق بووین یەکتریمان نەبینی بوو ڕاستەکەی دواتر وردە لە فێستیڤاڵ و مەراسیم و ئەوانە ئینجا یەکمان بینی و ڕەسممان گرت و چەند جارێکی وا بوو بەڵام هەمیشە وەکوتم بە مەسج و ئەکاونتەکان ڕەفیق بووین کە میهران وتی کەسێکمەیە بۆ دەوری لیزا وتم من ژینۆ ئەناسم ڕسمێکی ژینۆم پیشانە بە مەیکەبەوە بوو میهران هیچ حەزی لە میکەب نییە هیچ حەزی لێ نییە تۆ گەسەیرماکەی لە دەورەکانیشا کەسمان میکەبمان پێوەە بۆ بەپێی دەورەکانیشتان ینی مناسبێکی تیانە بۆ شتی ڕۆژانەیە هەر خۆی وا پێویستیشەکە ئەو هەر حەزی نی نەبوو هیچ ئیتر ڕسمێکیم پیشانەتی نالای باوە ئەو نوعانم ناوێ دواتر ڕۆژی دوایتر هاتمەوە بۆ تەسویر و تێرەوە جەماعەت کەسێکتان هەر بۆ نەدۆزیمەوە بۆ کارکتەر لیزا وتم وڵای ئەو کچە باشە بەپێ ئەو وەسفانی تۆ باسیەکەی نازانم بۆ تۆ ئەڵێ یار بەدڵم نییە وتی لە بیرم چۆ تۆ کامە بوو ئەم جاریان چوم ڕستێکی بێنە هیچ مێکەبی پێوە نەبوو منیش وتم ئەمەیە وتی ئێ ئەوە مەوەیە وتم وڵای ئەوەی دوێنێش هەر ئەوە بوو شانسی تۆ مێشکی مەشغوڵ بوو بەڵێ زۆر مەشغوڵ بوو جا مێکەبیشی زۆر پێوە بوو ئەکسەر وتی ئەوە مەوێ تەلەفۆنی بۆ بکەن تەواو تەلەفۆنیان بۆ کردو هێنایان و ئەم لیزایە بوو کە ئێستا ئەو دەنگدانەوە جوانەی هەیە ئەتر چووکە بەڕاستی من بردوومە بۆ ئەوێ هەستەکەم وەکو کچێکی خۆم ئەوەندەم خۆشەوە نە حەزەکەم خەڵک ڕۆڵەکەی بەسەرکەوتوی بینی بێ چکار بەڕاستی دەورەکەشی جوان بینی بەتەکێ سەرکەوتو بە ئیشەڵا ژینۆ جا لێرە شەو چاوی ماچەکەم جەژنە پیرۆزەی لێ یەکەم و پێشیاڵم ژینۆگیان زۆر خۆشحاڵ بووم کە ئەتوانم لە شوێنانە ناوی تۆ بڵێم باسی تۆ بکەم بڵێم تۆم برۆتە ناو درامایەوە چکە بەڕاستی سەرکەوتو بووی ئیشەڵا بە هیوای سەرکەوتن ئیشەڵا بۆ ژینۆگیان کچێکی عەقڵ و ڕێک و پێکوێنە زۆر بە هیوای سەرکەوتن و کاری باشتر ئیشەڵا گوڵی خان لە ئەکاونتەکەت شتێکم بینی گروپێکتان هەیە کۆمەڵێک هونەرمەندی جوانن
گەنجتانتیایە پیرتانتیایە ڕاستە کە ئەچن بۆ لای ئەو هونەرمەندانەی کە لە ماڵەوەن بە حکمی تەمەنەکە بێ بە حکمی ئیشەکە بێ لە ماڵەوە ناتوانن بس سەردانیان ئەکەن بیرۆکەی ئەم مینە لەکوێوە هات ئەم سەردانکردە چەند هونەرمەندن جوانترین بیرۆکە بووە کە لە ژیانمە بینی بێتم بە سەرکردنەوەی ئەو هونەرمەندانە بووە کە تەمەنێکیان بردووەتە سەر خانە نشین بوون لە ماڵەوەن جا عادەتی خەڵکیش وایە ئەڵێ ئەوەی لەبەر چاوە لەبەر دڵانە تەوەی کە دیار نەماتە خەڵک لە بیرێکێتەوە و مەگەر باسیکەن بیریکەوێتەوە ئەگەرنا ئەزمونێکی چاکیان هەبووە ئێمە ئێستاش بە جێپی ئەوانە ئەڕۆین تا بتوانین هونەریان کردووە زۆر زۆر قۆرەز بووە ئیتر ئەمە بیرۆکەی کاک ماهیر و کاک ئەحمەد جۆڵا بوو کە ئێمەیان هەڵبژارد لەگەڵ بەکر مستەفایە طبعاً وتیان با چەند هونەرمەندێک کۆ ببینەوە و سەردانی ماڵە ئەو هونەرمەندانە بکەین کە ئێستا خانە نشین و یاخود تەمەنیان هەڵکشاوە هیوا تەمەن درێژی بۆ هەمویان نەخوازم ئیتر زۆر جوان بوو سەردانی ئەوانمانە کرد ئەوان پێیان خۆش بوو بۆ ئێمەش خۆش بوو کە ئەوان لە نزیکەوە ئەبینین و تەندروستیان ئەزانین باشەوە یا خراپە و ئیتر بەڕاستی زۆر خۆشە کەسێک کە لە دوای ماوەیەک تۆ بەسەریکەیتەوە بچی بۆ لای دڵنەوەیەکی زۆر زۆرە زۆر ڕاستە تاسە بۆ لای چەند هونەرمەند ڕۆشتون کامیان زۆر دڵخۆشی کردووی حەزت کردو پێت خۆش بۆ لە نزیکەوە بینیوتە وڵی هەمویان بەلاوە خۆش بوو هەمویان چاک بوون بەس گەر بە تەحدید پێ بڵم زۆر زۆر دڵخۆشم بە ئاشتی عوسمان دانش ئەو زۆر زۆرم خۆشەیە سەرابیش لە ماڵی ئەوە ڕۆڵمان بینی ئەو یعنی یادگارێکی خۆش بوو لەگەڵ ئەوە لەگەڵ مامۆستا بەدی عەدارتاش ئەوەشی کە زۆر زۆر لەبیرم ناچێتەوە و زۆر خۆش بوو ماڵی خەلیلیابە بوو بەڕاستی خۆش بوو لێرەوە دنیایەک سڵاو ڕێزمەیە بۆ هونەرمەندی گەورە خەلیلیابە و خانەوادەکەشی ڕێز و سڵاومانێ گوڵی خان لە پۆستێکدا نووسی و تا شانازی بە کەسایەتی خۆمەوە ئەەکەم گرنگ نییە خەڵکی چۆن بیرم لێ ئەەکەنەوە بەڵێ گوڵیان ڕەنجاندووە ئەوە گرنگ نەبێ بەلاتەوە چۆن بیری لێ ئەەکەنەوە بەڵێ ڕەنجاندنەکە چۆنە وەکوتم زۆرجار پێم بەڵێن تۆ تەمەنێکی زۆرت هەیە بەڵام خۆت دەرەخەی ئەخدا خۆ دەرخستنەکە چۆنە ڕۆژێک جلێکی نەشیاوم لەبەر نەکردووە ڕۆژێک لەگەڵ کەسێکا بە نەشیاویدا نەنیشتوم ڕۆژێک لە شوێنێک نەبینداوم و شوێنەکە نەشیاو بوو بێ ئیتر تۆ ڕۆژانەیە خواردنە خۆیت یاخۆت ئەچی بۆ شوێنێ لەگەڵ ڕەفیقەکان تا مناسبەیەکە کاری هونەریە ئەگەر ئەمانەی شتێکی ناشیرینی تیانە تۆ پێم بڵێ تەمەنت زۆرە و ئیتر دانیشە ئێ باشە تەمەنم زۆرە بەڵام خۆێستاش وەڵام واز لە جوانەکە بێنە توانام هەیە ئێستاش بەڕێوبەر بم توانام هەیە ئەکتەرێکی گەورە بم توانام هەیە بەرنامەیەکی ئامۆژگاری دانێم چکە لە خۆمە هەموو شتێک بەدی ئەەکەم کەسێک نیم وەستا بم لە ژیان ئەخوێنمەوە ئەنووسم ئەبینم سێ مناڵی جوانم پەروەردە کردووە لە شوێنە کاپیان وتە بووم ساڵێکە مێردەکەم دۆڵە سێ مناڵم پەروەردە کردووە نەخێر ئەو تەمەنەی مناڵەکانم کە باوکیشانە بۆ من پەروەردەم کردوون من نەسیحەتم کردوون من گەورەم کرد باوکی بەس ئەوەی لەسەر بووە کە بڵێم با بچین ئەویان بۆ بکڕین ئەمە ئەگینا وەکو پیاوی ئێستا نییە پیاوی ئێستا خۆی هەڵەسێ بە دیار مناڵەوە خۆی مناڵ باوەشەکە کاچێتە دەرەوە سەردەمی من وانە بوو پیاوەکەم پێی عیب بوو مناڵەکان هەڵگرێ ئەو کاتە ئەووا بوو ینی پێی عیب بوو خۆم مناڵم باوەش کردووە اینجا ئەو کاتە باوەڕکە ئەبووە مناڵ ئێستاش کوتان هەر هەیە کەی بێ بۆ کوتان لە ماڵی خۆمانەوە کە ماڵی خەزورم لە شەیدانی سەرچنار بوو مناڵەکەم بە باوەژە بر بۆ خەستەخانەی سەرچنار بۆ کوتان و ئەبهێنایەوە نە عەرەبانەم پێبوو نە سیارە هەبوو عەرەبانی مناڵکەتیەکەی نە سیارەمان هەبوو بە پێ ڕۆشت و جار وا بوو وەگەر بە پاس بڕۆشتمایان هەر بە پێ ئەڕۆشت و هاتمەوە پیاوێک لەگانە بۆ هاوکاریم کامێر دەکەم بڵێ با من لەگەڵ تا مناڵەکە هەڵگرم هەمووی خۆم کردو خۆم پەروەردەم کردوون خۆم ئامۆژگاریم کردوون مەکتەبیان کە تەواو کردووە هەتا کۆتایی مەرحەلەی مەکتەبیان بە ئێستاشەوە هەر خۆم لەگەڵیانم من خوانی بڕە کوڕە گەورەکەم زانکۆی تەواو کردووە
کچەکەم دەرچوو بۆ 6 عام بەڵام زەواجی کرد کوڕی خاڵی خۆم داوای کرد قسەی خاڵ من پێ نەشکا یامێ هیچ زەرریشم نەکردو و زۆر خۆشحاڵم بۆی کە کچەکەمم دامەزران کوڕەکەی ترم تەلەبی مەعهەدە ئێستا شەر پێویستی بەوەیە کە بڕۆم سەردانی کەم لێی پرسمەوە مناڵ هەتا ئەمرن پێویستیان بە دایک و باوکە بەڵێ ئەی ئەوە کەمە من 3 ماڵ ئاوا پەروەردەکەم ژنێک کاری هوەری بکە دەوامی دایرە بکە میوان دۆستم من دایمە میوانم هەیە خۆم ئەچم بۆ میوانی ئەو کەس و کار و ڕەفیق و شتانە هەموو یای ناڵم عنی ژنێکم نەوەستاوم هەموو ئەم شتانتە باوەڕ کە تەنانە من بۆ دراسیەکانیشم یعنی دراسەتێکی خۆش و باشم هەیە لەگەڵ یانە تقریبا بۆ 12 ساڵەچێ لە یەک گەڕەکەم نیشتیماعی زۆر باشە زۆر ینی ئەتوانم بڵێم زۆر ینی بەتوانم ئەگەر تۆ بەتوانانەبی ناتوانانی ئەمانە هەموو زەبتکەی کە ئەو نە تۆ بەتوانابی ئیتر قەیچێکە ئەگەر بۆ بوەستم بۆچی بڵێمیتی تەرکی دنیا بکەم و با من بوەستم هەر کاتێک هەر کەسێک شتێکی نەشیاوی لێ بینیم بەسەر سەر و بەسەر چاو بڵێن ئەوت ناشرینە بامیش بڵم بەسەر لەبەر ئەوە هەمیشە شانازی بە خۆمەوە کەم کە باشترین شتە ئینسانە بێ خۆی لە خۆی ڕازی بێ سەربەرزە و ڕەوشتێکی زۆر بەرزم هەیە ئیتر لەوە زیاتر بێ من چیم بێ هیچ کەواتە شانازی بە گۆڵی خان ئەی هاوسەرت چۆن بوو لەگەڵەوەی کە کاری نواندن تەکرد من هاوسەرەکەم فەقیر بوو پیاوێکی زۆر بێدەنگ بوو لەگەڵمانە زۆر باش بوو هیچ کاتێک وانە بووە هەزار جار خوا لێی خۆش بێ هیچ کاتێک وانە بووە کە مەسەلەن زۆر ینی نامرتاح ببن بەدەستیەوە طبعا لە هەموو ماڵێکە بەشی خۆی یعنی خۆشی هەر ئەبێ لە بەڵام هیچ کاتێ نەگەشتوتە و ئاستی کە بڵێم ینی بێزاری کردوومەوە شتانە نا کاتی درامای گورگەکان ئەو ڕۆژی ئەو کۆچی دوایی کرد ئەوە من ئەو ڕۆژە بڕۆشتماتۆ بۆ هەولێر بۆ تەسویر ئەو بانی ساعە 7 کە ڕۆشتە دەرەوە وتی من سعات نۆ بۆە بڕۆشتما بۆ ساڵۆن موعیدم دانابوو بڕۆم بۆ ساڵۆن وتی چیمان پێویستە بیهێنمەوە وتم ئەی نابێنە چیتە دەرەوە چونکە جومعە بوو حەزم نەکرد بڕوە کەچی وتی نارچێکمان پێویست بێ ئەڕۆم وتم باشە زوویتەوە وتی نا لەوانەی هەر نێمەوە ئەوەشی وت تیلوانەی من هەر نێمەوە ئیتر ئەو ڕۆشت و نەهاتەوە بالفعل خوالی خۆش بێ زۆر باوەڕکە ناتووڕە بوو وتم من پێم وتم من شەو ئەڕۆم بۆ هەولێر بۆ تەسویر سعات نۆ ئەیتوانی بڵێ بۆ شەو ئەڕۆیت شەو مەڕۆ بە ڕۆژەکەی ئەڕۆی بڕۆ ناڕووی مەڕۆ بڕوا بکە وای نەوتووە پێم هیچ کاتێک ینی زۆر باش بوو لەگەڵم سیکە خۆشە لە بینی هاوسەرەکانە هەبێت تۆ ژیانێک لەگەڵ ئەو کەسایە بەڕێ ئەەکەی سیکا بێ خۆشەویستی هەبێت چونکە تۆ ناتوانانی بەڕاستی ڕاستە ژیان ئەوە بەڕێ ناکرێت بۆ کوتۆڵی بڵێ شەو مەڕە ئەوە بڕانی لێپرسینەوە ژنا هاوسەرەکانە هەرەکرێ بە سیکە و خۆشەویستی لە هەموو شتێک گرنگترە لە بینی هاوسەرەکانە ڕۆحی شاد بێ ئیشەڵا تەمەنی مناڵەکان درێژکە هی کەس و کارئتر دەسەڵاتنی ئەمە ژیانیش ناوەستێ بەڕاستی یەکەم کەس و ئاخیر کەسیش نیم بەڵام هیوادارم هیچ کەسێک ئاوا بە گەنجی هاوسەرەکەی نەڕوە دەسەڵاتنیە لەگەڵ کاری خۆیان هەندێک کات شتێکم بینی هەر سەری فەیسبووکەکەتم زۆر کردەوە هەم میوانێک شەمیە ئێستا خۆ شتێکی ئامە وەکو باسی شت کرد کاری ڕۆژانەمان و ئیش و کارمان و دەوامانەمی ئەخێنە سوشیال میدیاوە شتەکانت ئەبینم ئەنووسیت لە فەیسبووک ئەو نووسینانە چۆنە پەیامی ئەو نووسی پشت ئەو نووسینانە چییە؟ ئەو نووسینانە من زۆر گرنگی بە تربیەتی مناڵەکانم ئەیە زۆر پێم خۆشە کە مناڵەکانم هەمیشە خەڵک بە دڵیان بێ چونکە کاتێک سەرکەوتنی خۆتە بینیتەوە کە خەڵک بڵێ مناڵەکانی جوان پەروەردە کردووە کەم نییە کوڕێکم پەروەردە کرد بێ زانکۆی تەواو کردی بێ و ژنم بۆ هێنا بێ بەبێ پرسی من ئەرەوەڵا بەبێ پرسی من شتێنەکە نەچێتە جوانیە بووکەکە والله ماشەڵڵا ئەو جوانە گەنجە و مناڵە 19 ساڵە ئیتر زۆر سپاس بە ساقە بمژی زۆر خۆشە مناڵەکانت لە پابەندی ڕێنمایەکانی دایک و باوک بن من هەر کاتێک هەر شتێک بۆ مناڵەکانی خۆم پێم باش بێ و بە جوانی بزانم
چی بۆ مناڵەکانم چی بۆ خۆشم وەکو ژنێک پێم خۆشە شتێکی لەسەر بنووسم بۆی هاوڕێکانیشم یا هەوادارەکانیشم ئەوانەی کە هەواداری من و سەیری ئەکاونتەکان مەکەن ئەو نووسینانە ببینن بۆ ئەوەی ئامۆژگاریەک بێ لەسەر مناڵەکەی یا لەسەر خۆی یا لەسەر ژیانێکی ڕۆژانەمان بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکیش پێت خۆش بێ بێگومان ئەوە هەدەفی سەرەکی منە چونکە بەڕاستی یەکێک لەو نووسینانم کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئێستا چۆنەتی بەخێوکردنی کچە کچ ئەمڕۆ ئەستەم بۆ بەخێوکردنی قرس بووە ناخۆش بووە بۆیە من پێم باشە دایک کچەکەی بە جوانترین شێوە بەخێوکە ئەگەر من ئەمڕۆ خۆم کچەکەم لە تەمەنی 16 ساڵیا برم بۆ کاری جوانکاری ئەسبیرێکە هەڵەیەکیشی کردەوە دایکم زۆر باشە ئەوەی بۆ کردم ئەمەشم بۆ پۆشێت هەموو شتێ بە پێی تەمەنێک لەبەر ئەوە ئەبێت دایک بزانێت چۆن کچی پەروەردەکە بۆ یەکێک لە نووسینەکانم لەسەر چۆنەتی کچ بەخێوکردن بووە کە پێم خۆشە کچ فێرکی ئیش بکە ئیشی ماڵ ڕەنگە بڵێ هەندێک کچێ پێ ئەیبە ئیشی ماڵ بکە بەڵام فێری ئیشی ماڵی کە بۆ ئەوی ماڵێکی تریش ئاودان کاتەوە گوڵی خان لەوەیە لەگەڵتانیم بۆ ئەبێ لەگەڵ کوڕیشا کوڕش بە ئیشی ماڵ بکە ئەخر نا مەبەستمێ تۆ کچەکە وا پەروەردەکە کچێڵێ شووەکەم نازانێت کە ڕۆنێ بکە ئەی کێ بۆ بکە وەڵا خۆ بەژێ ئەخر نابێ تۆ بێ فێریکەی ژوورەکەی خۆی کۆکاتەوە ئیشی ماڵ بکە ئەمە عیب نییە لە خۆیەوە دەست پێ بکە ئەبێ تۆ یەکەم بێ کچەکە هەر لە مناڵی و فێری ئیشی ماڵ بکەی دواتە فێری خواردنوشت دراستە ڕەنگە بڵی زۆر زەرور نییە بەڵام بەخوا زەرورە ئەی تۆ ئەگەر ماڵەکەی خۆ خاوێن نەکاتەوە و کچێکی باش نەوە بەدایک و باوکەکەی چۆن ئەیخیتە ماڵێکی ترەوە ئەی کوڕێک بۆیە کچێکە هێنێکە بێکەوە کاتنەوە ماڵە پێکەوە ماڵەکە پاک بێ و نانێکی تیا بخۆن ئیسراحەتکەن کە ئەی ژۆکو ئەو هیلاک بێت و بڵێ وەڵام ناتوان منیشت حازرکەم ئەیکاتەم ئافرەتی بۆ چیەناوە بەشی خۆی ئەر بە حکمەوەی ئافرەت ئەو مەسئولیاتەشی زیاتر لەسەر کچ بەخێوکردن لە ئیشکردن و لە تربیەتدانەوە دەست پێەکە هەر ئەوە نییە بەخێوکە خۆی خۆی هەر گەورا بێ ئەوڵە خۆی گەورا بێ خوار یارمەتیە گەورە بێ لەبەرەوە من تربێتەکە لە هەموو شتێ لە مناڵەکە ئازیزترە ئەی باسێکی ئەوم بۆ بکە تۆ لەگەڵ ئەوەی کە کاری درامی ئەەکەی نواندن ئەەکەی سینارەستیش ئەنووسیەکە خەڵەت نەبم باسێکی ئەو سینناروێمان بووکە پرۆژێکی شت هەیە کە باسی ئافرەتانی ناو زیندانە کردو ئەو پرۆژەیە چی لێ هات لە ڕاستیا من زۆر حەزەکەم هەمیشە کار بکەم بۆ ژنان و کچانی وڵاتەکەم بیرم لێ کردەوە کە یەکێک لە ئیشەکانم تیشکێک بێت بۆ ژنانی ناو زیندان بۆیە هێنام سینناریوەکەم نووسی طبعا لە وڵاتی ئێمە زۆر قورسە بەرهەمهێنانی فیلمی درێژ یاخود دراما بەڵام کورتە فیلمێک ئەتوانی هەرچەنە ئەوەشم پێ ناکرێ من وەکو ئەوەی کە کارەکە تەواو بکەم بەس وەکو نووسینەکەی بەڵێ من سەردانی ناو زیندانم کرد سوپاسی هەموو ئەو کەسانەکەم کە هاوکاریان کردم بۆ ئەوەی بتوانم بگەمە ئەوەی ئەو سینناریوە بنووسم لەسەر ژنانی ناو زیندان چکە بەداخەوە ڕەنگە ئێمە ئاگامان لێ نەبێ لە ناو زیندانەکانە چەندین کچان و ژنانمان هەیە کە هەریکە بە هۆکارێک کەوتۆتە ناو زیندانەوە و یا کەسانێکمان هەیە لێرە ئەو نەچی گەڵدانیان بچوون بۆتەوە تەحمل ناکە لەگەڵ براکەی لەگەڵ باوکی لەگەڵ هاوسەرەکەی ئەچێ ئەیکوژێت ئەخر تۆ کە کوشتت چی چاوەڕێتەکە بۆ وازانی لە زیندان پاڵەییتەوە بۆ خۆ تەلەڤیزۆنە بۆ دانرا و مۆبایلێکیان یاوێتە دەست و بۆ خۆ دائنیشیت و ئەمە ژیانتە بێ نەخێر ئەو مەعاناتی لە زیندان هەیە هەرگیز بەقەدر ئەوە ناڕەحەت نییە کە تۆ لە لە ماڵەوە ئەتوانی هەر چۆنێک بێگەر ڕۆژێکی ژیانەکە و ناخۆش بە ڕۆژ دوایتر باشترە بەس لە زیندانە تۆ هەر زیندانی هەرچیەک بێت تۆ زیندانی زۆر ناخۆشە دنیایە کێشە و مەشاکیلانێ با ئیشەڵا کارەکەم بگەێنمە ئەوەی کە ببێتە فیلم و بیان بە چای بینێرە ئەو کاتە زیاتر تازەترین کارت ڤیدیۆ کلیپێکە کە بۆ هونەرمەند محەممەد ڕەوف کەرکووکی کراوە تۆ لەوێ دەوری چی ئەبینی چۆن ئەو دەورات
ئەو ڤیددیو کلیپە کاک محەممەد ڕەوف کەرکووکی سڵاو ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆی ئەتوان بڵم هونەرمەندێکی ئەساڵەی کووردە زۆر ڕاستەیەکێکە لەو هونەرمەندا ڕەسەنەکان لەگەڵ کاک عەبدولعەزیز مەجید جا زۆر هاوڕێمە کاک عەبدولعەزیز داوای لێکردم وتی ئەمەوێ گۆرانیەکی محەممەد ڕەوف کەرکووکی هەیە بیکەینە کلیپێک و تۆ ڕۆڵیتیان ببینی وتم آخر من گەورم وەمزانی کلیپ هەر بۆ گەنجانە بێ وتم من گەورم کلیپی چی وتی کلیپەکە لە گەورەیایە شتێکی زۆر جوانە ئەو کارکتەری بەرامبەری شەهر تەمەنی هەیە بەڵێ آخر ئەوە کاک عەبدولعەزیز مەجید وتی شتێکی وایە ئەگەر پێت خۆش با بیکەینە کلیپێک وتم بۆنە کە سیناریۆکە بخوێندەوە دواتر گوێم لە گۆرانیەکە گرت سیناریۆکە و گۆرانیەکە زۆر بەلامەوە جوان بوو ئیتر ڕۆشتین لە شاری هیرانیش ئەو خۆی زۆر جار هونەر خۆشیەکەی لەوایە ئەڵی سەیران و گەشتە زۆر خۆشە ئەو ڕۆژە یەکێک بۆ لەو ڕۆژانی کە لە ژیانمە لە بیرم ناچێتەوە خۆشترین ڕۆژی ژیانم ئەو ڕۆژە بوو کە لە شاری هیران ئەو ماڵە گەورە بەڕێزانە بە شێوازێکی زۆر جوان ئیستیقبالیان کردین کلیپەکەمان کرد زۆر جوانە ئەوەی کە باسی کەم لەسەر ئەوەیە کە ئافرەتێک بە باخێکە ئەڕوا پیاوێکی سۆفی گەری عشقی ئەبێ عشقی ئەبێ و لەو سۆفیەتێتە دەرەوە شوێن ئەمەکەوێ ئەبێتە مۆدێرن آخر لە بیداتە بەجلی کوردیەوە و دواتر بێتە جلی مۆدە ئەبێتە مۆدێرن و ئەم سەردەمیانی تێکەوێ بەڵام تی دوایی ئەفکاریان ناگونجێ عاجزە بن دەرگاکەی بەڕوادا ئەخەم ئەوی دەگەڕێتەوە بۆ سۆفی گەریەتێکی خۆی سەرکەوتوو بن کلیپێکی جوانی وای سەرکەوتنیش بۆ هونەرمەندە ئازیزە خوازین گوڵی خان لە سناپچاتی خۆمدام نابوو کە بەڕێستان میوان من پرسیارەکانتان چییە ئەتر کۆمەڵ پرسیارە بۆ هاتووە ئەتوانین جواب بژنیتەوە گەر هەستی کرد زۆرینە بەڵام پرسیارەکان هەز ناکەم شتێکی نیتیابێت کێشەمان نیە گوڵی خان تەمەنی چەنە پرسیاری من نییە تەوانە من نەزانم چەنە بەڵام پرسیاری هەوادارەکانتە زۆر ئاساییە من هەموو کات تەمەنی خۆمەڵێم من خۆ لەگەڵ ئەوە شانیم چونکە ئەڵێن پرسیاری موچە لەگەڵ تەمەنا لە ئافرەت نەکرێت جوانیار جاران شتێکی کەشی تیا بوو چی بوو بەگ بافرەت مەڵێ بەگدانێ لە سیارە وەڵاوم نەبیستووە ئەوش قورسە بەخوا جارانیان ئافرەت پێی بڵێ بەگدانێ نازانێ ئەساوەنەوە بەس ئێستا پیاوانمان تێپەڕانمە ئێمە لە سیاقەتە من 34 1970 لەدایک بووم واتە ئێستا چەند ڕۆژێکە تقریباً 10 ڕۆژێکە ئێمە پێم ناوەتە 50 ساڵیەوە 50 ساڵی تەمەن درێژ بێ ئینشاڵڵا چەند مناڵە هەیە چەند نەوەی هەیە نەوەت هەیە بەڵێ دوو کوڕ و کچێکم هەیە کچەکەم زەواجی کردووە دوو مناڵی هەیە دوو کچی جوانی هەیە گەورەکان ناوی ڕۆزەلین بچووکەکان ناوی مەیلی تەمەن درێژ بن ئینشاڵڵا خواتویان بۆ بهێڵێ قوربانێ بەم سپاس دەکەم هاندەری کوێیە لەلام ئەتوان بڵێم لە هەموو پرسیارەکانتە ئەوم زۆر پێ خۆشە وەرزشیم زۆر لێکردی ناوەرزشی نا بەس وەکو هاندەری کوێ بم وەڵڵا ئەو نە هاندەری ڕیاڵم ئیتر کە یاری ئەو بوو ئەتر تەواو ئەگەر بردبێتمانەوە زۆر جەوم هەیە هاندەری کریستیانۆ یا هەر یانەکە هەردووکی ئاخر جاران ڕیاڵ بە کریسەوە بەس ئێستا کریستیانۆ لە هەر شوێنە بێ لەگەڵیام هیچ قسەیتیانە گرنگەوەیە کریستیانۆ یاری بکە ئەرە وەڵڵا ئەمە هەستەکەم زۆر شوێنی تریش ئەم پرسیارت لێ کرابێ ئەگەر نەزام بەسەر لێتەکەم پرسیارەکە بەتەمای عەفوە بەتەمای هاوسەرگیری بکاتەوە ئەگەر کەسێکی باش هەبێ ئەو پرسیارم زۆر لێکرێ وڵی لە بەرنامەمان نییە بەڵام شتێکی شەیە کەوتێ قسمەت و نسیب خۆ کچی وا شێڵە هەر شووناکەم و ئەشیکا کوڕی شێڵە هەر ژناوی بەڵامی تر شتێکی شێر بە ناوی قسمەت و نسیبە ڕەنگە چکە داواکارم زۆرە لەوانێ سوتفە یەکێک بیگرێ با دوای نەڵێن ئەوە بۆچی وتی نایکەم و کردی ئیتر لەوانەیە ئەگەر خۆی باش ئەو ئامین سپاس دەکەم حەز ناکە لەگەڵ کام دەرهێنەر کار بکە ئەو پرسیاریان کردووە دای پیشان
وەڵاهی زۆر پێش ئەوە ئەبێ ئەو کەسە چۆن بێگەر هاوسەرگیری لەگەڵاکە طبعاً هەموو کەسێک پێشوی هاوسەرگیری بکە بەڵێ شتێک هەیە بنەمایەکەیە پێم خۆش بوو ئەم پرسیارە لێکردم لەبەرەوەی من زۆر باسی ژن ئەەکەم هەمیشە ئەڵێم ئەبێ من هاوکار و هاوڕێ و خوشکی ژن بم بەڵام ئەو کەسانێک کە داوامەکەن ئەنیتوان بڵم ئەکسەرێکی ژنی هەیە ئەگەر ئەڵی شووی پێ ناکەم لەبەرەوەی ژنی هەیە خۆتاز تەمەنی من کوڕ داوام ناکە ئەگەر داواش بکە تایەتی کوڕداوای کرد مەسەڵەن ڕەنگاڵای خۆ من کوڕم داوام کردی شو پێ نەکردم باشە بۆ 2 مانگ 3 مانگ بۆ 3-4 مانگ شو بکەی بە کوڕێک چکە من 50 ساڵم کوڕیش کچ ئەهێنێ ژنێکی ئەوە گەورە سەرکەوتوو نابێت لە پرۆسی زەواجەکە ئەگەر پیاوێکیش داواتەکە خۆی ژنی هەیە بەڕاستیەکەی ینی کەوتومەتە ئەمە بۆ من ئەم قسەی کەس ئەمڕوونکردنەوەی بۆ هەموو ئەو کەسانی کە لە تەمەنی منان و کە یەکێک داوایانەکە ئاڵێن ئەی بۆچی ژن شوەکە بە یەکێک کە ژنی تری هەبێ ئەی هەربێ پیاوێک داوای کاکە ژنی تری هەبێ زۆر بە دەگمەنیشی ئەڵە جا با مردبێ ئێ کاکە پیاو یەکسەر کە ژنی مرد خێرا زوو ژنەیەنێتەوە ناوەستێ ماوەیەک بەجددی وایە یان ئەڵێ کە ژنەکەی ئەمری خۆی کرد بە هەمان شێو هەر زۆر زوو ژنەیەنەوە ئێ بیگومان ئەو کەسانی کە ژنی دووەمەهێننەوە خۆی خوا حەڵاڵی کردووە 2 3 و 4 بێنێ ئەو بەس خەڵک ئەڵێ نابێ و ناش بێ ژن بەسەر ژنی ترا زەواج کاتەوە ڕاستە بەڵام ئەی چیش ئەەکەی لەوەی کە ئافرەتێک بە گەنجی ماوەتەوە و کابراایك داوایکە ژنی تری هەیە ئەی ئەمە چۆن حەلی ئەمە بکەیت یانی من چەندین کەس لێرە کە داوای لێ بردنیان یەکەم کە ڕفزم کردو لەبەروی کە ژنی تری هەبووە بەڵام منیش چاوەڕێ بکەم بڵێم وڵا با کەسێک بێ کە ژنەکەی مردبێ یاخود ژنەکەی لی جابوو بێتەوە وڵا ئەمەش ئەستەم دەستی هەموو کەسێکەکەوێ بەدەگ من ئەو شتی وا هەیە بۆی ئەگەر شتێکی وا هەبوو لەو حاڵەتانەیە کە کەسێک داوەکە ژنی تری هەبێ ئەگەر ژنەکەی یەکەم ڕازی بوو چکە ژنی شەیە من خودی خۆم ئاسایی ببرامەوە بە هاوسەرەکەم ژنی دووەم بێنێ بۆچی ئێستا پێتاڵم بۆچی بەڕاستی هەندێک جار پیا و زیاتر حەزی لە ژنە ژن کە مناڵی بوو زیاتر گرنگی بە ماڵ و مناڵەکانی و تر ئەمانە ئەیە هەنی بە جددی من وا بووم ئەموو دۆڵا گەژنی کە بێن و ماڵێکی کەی هەبێ بەس نێنێتە لای ئێمە چکاوە شتێکی حەقێکی شەرعی خۆتە ئەموو قەیچێکە بە ژنێکی کە ماڵێکی کەی هەبێ لەبەرەوەی من ئەو دەرفەتەم هەبێ لەگەڵ ماڵێکی خۆمە بەڵام نەموو پیاوەکەم ناوێت بەڵام تۆ هیواشە مناڵیشی زۆرە بەڵام ئەبێ کات ئافرەت خۆی بۆ جوانەکە کات دەئانێ بۆ مناڵ بۆ آخر وەکوتم هەندێک جار پیاوان زۆر پیاو هەیە حەزی لە ژنی دوان و سیان و ئەوانەیە بۆیە ئەگەر ژن هەیە ڕازیە بێ بەوە منوکو خۆم ڕازی بووم ئاسایی بوو بەلامەوە ئەگەر کەسێک بڵێن هاوسەر داوای هاوسگیری لە من بکە ژنی تری هەبێ ژنەکەی کەی ڕازی بێ بە حوسن و ڕەزا و پێشم بڵێ خەلەلەکە عنی چییە بێگومان ئیشەڵا خەلل نابێ بەڵام وەگوتم هەیە حەزەکە ئەم کەسە خێزانی بێت گۆڕانکاریەک لە ژیانی خۆیان بکات حەزکە مەسەلەن ژنەکەی تری ژنی ماڵەوە بوو بێ ئەم جارە ژنی دەرەوە بێنێ یاخود ژنەکەی تری ژنی دەرەوە و بێ حەزکە ژنێک بێنێ لە ماڵەوە خزمەتی کاو لەگەڵ یا و ژیانێک پێکەوە خێزان و بۆیە بەڵێ بۆیە من نایکەمە ئەوەی کە بڵم کەسێک داوام کات چۆن بێژێن بەڵام ئەوەیە ئەڵێم هەر کەسێک بێ باشنەکەی تری حوسن و ڕزای لەسەر بێ و ئینشاءالله ماڵێکی ڕێک پێک بوو پیاوێکی بە شخصیت بێ ئینشاءالله گوڵی خان لەگەڵ جوانکاریات چۆنە وڵا ئێستا لەبەر چاوتام لە ساڵۆنی شۆ نەهاتووم لە ماڵەوە خۆم تا کردو فیلتەریش نییە سناپ نییە ئەیتر دیارە خۆ کە تۆ چی و کرد بە چی نەکردێ لە دو پرسیارە ئەمێ ئەو بڵێم نواندن یا مناڵەکانت وڵا بێگومان مناڵەکانم لە پێش هەموو شتێکەوەی لە پێش هاوسەرگیریشەوەیە گەر کەسێکە لە زۆر باسی هاوسەرگیری کرد بەس مناڵەکانم لە پێش هەموو شتێکی ژیانەوەیە دوای ئەوان ئەنجا هونەر باش خاڵێکتان نەکە ئیشەڵڵا من زۆر ماندوم کردی ئەمڕۆ گوڵی خان ئەگەر حەز بکەی شتێک هەبێ باسیکەیت سوپاسی تۆکەم سوپاسی هەموو ئەو برانی پشتی کامێراکەم دەستان خۆش بێ ئەوەی کەماوەتەوە کەم من بیڵێم و زۆر حەزکەم ئاماژی پێ بکەم لە زۆربەی زۆری چاوپێکەوتنەکانمە حەزەکەم ئەم قسەی بکەم کە بڵێم تکایە شتەکان وەکو خۆی وەرگرن لە کۆمنت تا بەلای ترامەی بە
وە ژنی خۆش بوێ ژن مەڕۆخێنن ئەوە لە مشتێک گرنگترە. ئەرەوەڵا زۆر باشە، پامێکی زۆر جوان بوو، هیوادارم بگاتە شوێنی مەبەست. زۆر سپاس. بینرانی ئازیز زۆر سپاس بۆەوەی تا ئێستا لەگەڵ ئێمە بوون. ئەمەوێ زۆر سپاسی سپۆنسەرەکانم بکەم، بارکدووری مەلەک، هەروەها خەندە دیزاین کە ئەمە ئەکسسواراتە جوانی بۆ من نردووە، هیوادارم بەردەوام بێت و دەستی خۆش بێ. هەروەها ئارێژگای بیوتی ئەکسپێرت سنتەر کە ئەمڕۆ ئەرکی جوانکاری پرچ و مەکئەپی منیان گرتوێتە ئەستۆ. دووبارە زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرهەمەکانی دۆلفینسی، هەروەها زۆر سپاس بۆ خات و گوڵی حەسەن کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان بوو. جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێ و هەموو کاتێکتان هەر جەژنی خۆشی بێ. خواتان لەگەڵ. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.